دەستگای خێرخوازی بەخشین بەردەوامە لەسەر کۆکردنەوەی هاوکاری مادی بۆ لێقەوماوانی غەزە و تا دێ زیاتر کەمپینەکە فراوانتر دەبێت و بەشداری هاوڵاتیان زیاتر دەبێت. ئەوانەی بەشدار دەبن لە هێنانی هاوکاری مادی دەڵێن هەرچەندە دۆخی دارایی خەڵکی کوردستان باش نییە، بەڵام دۆخی لێقەوماوانی غەزە خراپترە، پێویستیان بە هاوکاری موسڵمانانی جیهانە و هەرچیەک لە تواناماندا هەبێت دەیکەین. ئێمەنەوەی سەلاح الدینین پشتگیری فەڵەستینین. فەڵەستین پێویستە هەمومان یارمەتیدان یارمەتی ئەو داماوان دەین ئەو بریندارانە دەن خوا حەقیان بسێن لە ئیسرائیل یا ڕەبی خوا فەوت و فەنایە. هاتوون یارمەتیدان بە حەق بە هەموو شتێکەوە بیان هێشتایە خواردنیشمانە هێنا جلیشمانە هێنا بەڵام تیان هەر پارەکە بن یا ڕەبی خوای گەورە سەرکەوتویان کە فەڵەستین غەزە سەرکەوتوکە خوای گەورە ڕەحمیان لێکە یا ڕەبی ئیسرائیل و جوولەکە فەوت و فەنابن یا ڕەبی خوای گەورە بۆ خاتری گەورەی خۆت خوایە خۆت مەحفوظیان کەی خوایە خۆت لەدەست ئەم بێدینانە ڕزگاریان کەی. کۆمەڵی خوشکین لە دەرس و دەوران پێکەوە ئێمەش کەوەکو بینیمان بەخشین کەمپینی ڕاگەاندوو ئێمەش بۆ خۆمان هەوڵماندا لە ناو خوشکانی خۆمانە بڵاومان کردو شتێکی ئاوا هەیە هەر هەمویان بەو پەڕی خۆشحاڵیەوە بەو پەڕی لێبڕانەوە ئامادە بوون ئەیاندود ئێمە بە ماڵمان بە دڵمان بە نزاکانمان لەگەڵتانین. بەرپرسی دەستگای خێرخوازی بەخشین دەڵێت بە هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بەم نزیکانە کاروان یەکەمی هاوکاریەکان دەگەێنن بە غەزە. ئێمە خۆمان هاوکاریەکانە گەێنین جا ڕاستەوخۆ خۆمان بەشێکە و بەشێکی تر لە ڕێگەی پەیوەندیەکانمانەوە لەگەڵ ئەو ڕێکخراوە خێرخوازی جیهانیانەی کە هاوسۆزن لەگەڵ گەڵی غەزە و فەلەستین. بەڕاستی ئێمە لە هەردوو ڕێگاکەەوە ئینشاڵڵا کاری لەسەرەکەن ئێگەێنین پشت بەخوا لە هەردوو ڕێگاکەەوە ئێمە کاری لەسەرەکەین هاوکاریەکە نەگەین دڵنیادیە دێن بە هاوڵاتیانی خۆشەویست بۆ کەسانی کە ئەوانەی هاوکاری خەڵکی سڤیلی غەزە بکەن ئینشاڵڵا ئێمە ئێگەێنین پشت بەخوای پەروەردگار. دیمەنی منداڵێکە دەخیلەکەی خۆی هێناوە و دەیبەخشێت بە منداڵانی غەزە. ئەو دەڵێت لە ئێستادا منداڵانی غەزە پێویستیان پێمانە و بەخشینی دەخیلەکەم کەمترین کارێکە کە بۆیان بکەم. ماوەی 6 مانگام دەخیلەیەم داناوتم بۆ خۆم دەیم بە پێداویستی من سپاس بۆخوا هەموو شتێکم هەیە بۆیە ئەیم بە مناڵانی غەزە هەتاوکو بخۆیان بێن بە پێداویستی خواردن و جلوبەرگ. هیوادارین خوای گەورە یارمەتی منداڵانی غەزە بدات و هاوکاریان بکە خوای گەورە خۆت بەدەمیانەوە بڕۆ خوای گەورە خوشکبرایانی مسلمانمان لەو شەڕەیە سەر بکەی خوای گەورە. کامپینەکەی بەخشین بەردەوامی دەبێت تا ئەو کاتەی دۆخی غەزە جێگیر دەبێت. بەخشین داوا لە خێرخوازان دەکات هاوکاریان بن چونکە ئەو دۆخەی ئێستا خەڵکی غەزەی پێدا تێپەڕ دەبێت لە نەبوونی خواردن و خواردنەوە کارەساتێکی مرۆیی گەورەیە. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.